پێویستمان بە هەوڵدانێکی زۆر هەیە بۆ زیندوکردنەوەی زمانی کوردی. یەکەم شت لە میدیاکان پێویست ناکە چیتر کەلیماتی ئینگلیزی یا نەزانی بەکاربێنن. یەک دووەم لە زانکۆکان بۆ نمونە بەشی بەڕێوەبردن زەرور نییە بە زمانی ئینگلیزی یان عەرەبی بخیندرێ، پێویستە بە زمانی کوردی بخیندرێ. زانکۆکان پێویستە منهەجەکانی بە دوواداچوونی لەبە بکرێ، زمانی کوردی تێدا زیندی بکرێتەوە. زۆر لە قوتابیەکانمان نە ئینگلیزی دەزانی نە عەرەبی، منهەجەکەشی ئینگلیزی و عەرەبیە. دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەنددارەکان، کەسایەتە ڕۆشنبیرەکان، کەسایەتە سیاسەکان بەڕاستی زۆر گرنگی پێ بدەن. لەلایەن پارتە سیاسەکانیشەوە ئەگەر لە بیرم نەکردبێ هەمویان دەبێت زۆر بە جوانی زۆر بە گرنگیەوە گرنگی بە زمانی بنەڕەتی کوردی بدەن. زۆر بەداخەوە ئێستا زۆر لە گەنجەکانمان زۆر لە خەڵکانی تریش بە هەتا کەسایەتە سیاسەکانیش زۆر وشەی هەیە، وشەی کوردی هەیە کە بە زمانی غێر نەتەوە غێر نیشتیمانی خۆمان بەکاردەهێنرێت. پێویستە هەمومان هەرێک لە لای خۆیەوە هەرێک لە شوێنی خۆیەوە گرنگی بە زمانی کوردی بدە. بۆ نمونە ئێستا ئەگەر زۆر تەمەشای هاوڵاتیان بکەین هەر شوێنێک لە هەر کافێک لە هەر چایخانەیەک لە هەر شوێنێکی گشتی دانیشتوونە لە جیاتیەوەی زمانی شیرینی کوردی بەکاربێنن، زۆر وشەی تر بەکاردێنن، وەک بۆ نمونە پێرفێکت پرۆفشنال ئۆکەی نازانم هەر قسێک لەو قسە بێگانەنە. زۆر هەوڵ دەدەم لە شوێنی خۆم لە شوێنی کاری خۆم زمانی کوردی بەکاربێنم. من هیوادارم هەمومان هەرێک لە لای خۆمانەوە هەرێک لە شوێنی خۆی هەرێک لە شوێنی کاری خۆی هەوڵ بدات زمانی شیرینی کوردی زمانی ڕەسەنی کوردی بەکاربێنێت بۆ ئەوەی زمانی بێگانە دوور بخەینەوە.